بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لە کەرکووکەوە جارێکی تر هاتینەوە خزمەتتان ئەم جارەیان بە شوێن مێژوو ناسنامەی شار و نەتەوەی کەرکووکەوەین بزانین بۆ کێمان دەبا و چیمان پێدەڵێ ئەو پرسیارانەی تا ئێستا زۆربەی کات جەدەلێکی گەورەیان هەڵگرتووە و جێگەی گفتوگۆیەکی فراوانن ئەگەر چی لە ناو کەوانەیەکانی ئێمە بە دڵنیاییەوە کەرکووک لای ئێمە بەشێکی دانەبڕاوی کوردستانە بەڵام لە هەمان کاتیشدا وە حەقیقەتە کە بەردەوام گفتوگۆ لەسەر ناسنامە و مێژووی ئەم شارە بە ئێستەشەوە لە ئارادایە ململانەیەکی زۆر هەیە لە یەکلاییکردنەوەی ئەم ناسنامەیە ئێمە لە کەرکووکەوە بە شوێن ئەم بابەتەدا دەگەڕێین و گەیشتینە خانەی ڕەنجووری بە خزمەتی بەڕێز خالید عەلی موراد خالید جاف گەیشتین سڵاوێکی گەرمی لێەکەین سڵاوتان لێ بە ناوی خی بەخشندە و میهرەبان ئێمە بە خێراتنتانەکەین زۆر دڵخۆش بم بە هاتنتان بۆ خانەی ڕەنجووری سەحەت و تەندروستیتان زۆر باشین الحەمدلله لەخوا بەزیاد لەگەڵ خانەکەیە چۆنن لەگەڵ خانەکەیە ئیتر ئاوێزان بووینە و خانەی ڕەنجووری بۆ خۆی لەسەرەوە هۆڵێکمان هەیە کتێبخانە و شوێنی کۆڕ و ئەمانە و لە خواریشەوەکو دیوەخانێکی لەگوێوەدانی هەیە بەڵێ 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 هەمیشە ساو سپاسانەکەین سپاسانەکەین وەکو لە پێشەکی بەرنمەکەیە کە کاک خالید ئاماژەم پێدا ئێمە ڕاستی لە هاتنی ئەم جارەمان بۆ کەرکووک یان لە کەرکووکەوە بە شوێن ناسنامەی ئەم شارەدا ئەگەڕین چ ناسنامەی نەتەوەی چ ناسنامەی مێژووی ئەم شارە چ ناسنامەی خودی شارەکە بۆ خۆی دەکەوێتە چ جۆرە جوگرافیایەکەوە ئەوەی با بڵێن زانیاری بوو لە لای ئێمە جەنابتان ماوەیە کە سەرگەرمی یەکلاییکردنەوەی ئەم جۆرە ناسنامە و مێژووی ئەم شارە گەورەیەن ئەویش نەک بە قسە و گفتوگۆ و وتار بەڵکو لە زاری بەڵگەنامەکانەوە دەدوێن ئەمە بۆ ئێمە گرنگ بوو لە زاری بەڵگەنامەکانەوە بە بینەران و بیسەرانی کەرکووک بڵین دوجار یەکلاییکردنەوەی ئەم ناسنامەیە بەکوێ گەیشتووە جەنابتان ئەگەر هەر سەبارەت بە شاری کەرکووک و دواییش هەوڵەکەی جەنابتان شتێکمان پێ بڵێن لە پێشەی بەرنامەیە سپاسان دەستان خۆش بێ مامۆستاجان ڕاستیەکەی بۆچی ناونیشانی لە زاری بەڵگەنامەوەم هەڵبژارد بۆ پرۆژەکەم ئەمە خۆی سەرەتا ئەم پرۆژەیە چۆن دروست بوو زۆر باش من لە 2013 پێشەنگایەکم لە ئەوقاف کردەوە بۆ زانای ئاینی و شێخانی تەریقەتی کەرکووک تقریبان خۆی لە 50 تابلۆگری ئێستا لە ئەوقاف هەڵواستراوە لە هۆڵێک ئەو تابلۆیانە هەمووی 70 بە 50 سانتیمە و تقریبان ئەو کاتە نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک بوو هات بۆ پیشەنگاکە دکتۆر محسن عەبدولحەمیدم بان کرد مامۆستای پرۆفیسۆر دکتۆر محسن یادی بەخێر هات تقریبان با بڵێن افتتاحی پێشەنگاکەی کرد چاوی کەوت بە پیشەنگاکە زۆری بەلا سیر بوو ینی ڕاستەکەی من تقریبان 3 مانگونی و خەریکی ئەو پرۆژەیە بوون دیزاین و خۆم لەبەرەوەی ماوەیەک لەو بوارە ئیشم کردووە ئەو تابلۆیانم تەواو کرد پێشنیاری کرد وتی ئەم پیشەنگایە تۆ بۆ نایی بیکەی بە کتێب ئەمە بیرۆکەی ئەم کتێبانم بوو طبعا دروستکردی معنوی جەنابتە پیشەنگا و بڕۆی بۆ کتێب تر پێویستی بە زۆر شتەکات بە دوادا چوون بەڵگەنامە بچی خێزانەکانیان زیاتر بدۆزیتەوە دەستخەتیان بدۆزیتەوە و ئەو مزگەوتە کێی لێ بووە ئیتر ڕاستی لە ناو مزگەوتەکانەوە چوون خزاینە ناو شار بۆم دەرکەوت ئەم کتێبەم پێویستی بەوەیە بزانم کەرکووک بە خەڵک بناسیێنم لەبەرەوەی معلومی جەنابتە ئێمە ئێستا خەڵک نوقتەدا لێ هەیە بە ناوی زانکۆ و مۆڵ و نازانم پردووەمانە جاران پێش 100 ساڵ لە مزگەوت زیاتر لەگەڵ خانوەمانە هیچ نوقتەدالەیەک نەبووە لە شارێک
ئێستاشی لەگەڵابێت کە ئەچیتە شارێک هەواڵی کەسێک کە پرسیە لەی چ مزگەوتێ لێەوەی نزیکە، یعنی بۆ ئەوی زیاتر ئاسانکاری بک بۆ تۆ شوێنەکە بدۆزیتەوە بزەبەت. یعنی لێرەیە بۆم دەرکەوت مزگەوتەکان ئەو کاتە ئەتر پشتم بە کۆمەڵێ بەڵگەنامە بەست هەستام هەرچی شتێک لەسەر کەرکووک وترابێت لە خۆم کۆ کردەوە بۆی خزمەتی پرۆژەکەم بکە. بۆ مەبەستە بەکوێ ئەگەڕایی مەسەن بۆ نمونە هەرچی نووسەر لەسەر کەرکووک نووسێتی بە هەموو نەتەوەکان کوردی تورکمانی عەرەبی هەموویم کۆ کردەوە. ئەمە یەک. دوایی دەستنووسەکان مەسەن کەسایەتەکان کەوا ناویانم هێناوە لە ماڵەوە هەیە دەستنووسیە بووە ئەوانم. دوایی مزگەوت خۆت معلومی جەنابتە ئیتر تاپۆی هەیە چوومەتە دایرەی عەقاری. من ساڵ و نیوێک لە کەرکووک هاتوو چۆی دایرەی تاپۆم کردووە. چوومە بە کتێبی نووسراوی فەرمی هەستاوم بە دوواداچوونم کردووە بۆ ئەو تاپۆیانە هەمویانم دەرکردووە لە دۆسیەکانیان دۆسی مزگەوتەکان مەلەفاتیان. ئیتر بەم شێوەیە گەیشتمە ئەوەی کە بۆم دەرکەوت هەستم ئەمە لە کتێبێکا نابێت جێگەی بێتەوە. ئیشەکە ئاسان نیە ئەبێ پۆڵینی کەم. یعنی شە بۆ نمونە قەڵا هەر بۆ خۆی شارێکە یعنی نۆ مزگەوتی تیا بوو. ئەمە گوناحە لە نۆ لاپەڕەیە باسی بکەیت. یعنی تۆ هەر مزگەوتێک کۆمەڵێک مامۆستای لێ بووە و گەڕەکەکان و ناوی دەرگاکان و ئیتر ئەمانە هەمووی بۆ خۆی وان بە باشزانین بەرجێک تایبەت بێ بە و بابەتە. یا مەسەن تەکیە و خانەقاکان هەستان بەم شێوە پۆلینیانم کرد. بە دوای چەند مزگەوت تێگەڕام لە ڕێگەی دایرەی تاپۆ مامۆستا بینیم مزگەوتمان زۆر هەیە ون بووە گۆڕانکاری بە ناوی هاتووە. تقریبا لە کتێبەکەمە ئاماژەم پێی کردووە 17 مزگەوتە 17 مزگەوت لەم شارە ون بووە. ئێستا بووە بە ماڵ، بووە بە پارک، بووە بە دوکان، بووە بە شەقام، هەموویم ئیشە ئاماژەم پێی داوە. دوایەوە مزگەوتە دێرینەکانی کەرکووک کە لە ڕێگەی بنەماڵە دێرینەکانەوە دروستکراون کە زۆربەیەوە تا ڕسمەکانیان هەڵواسراون لێرە لای خۆم. هەمووی کەسایەتی ناوداری کەرکووک بوون. مەسەلەن جەلالێکانە، ئەرسەلانێکانە، نەفوتچیەکانە، کاردارن، بنەماڵی مفتێکانە، بنەماڵی ماڵ خانەقایە، سەی ئەحمەدی خانەقایە، بنەماڵی سلێمان پاشای بابان. مامۆستا لە سەرگەرمی گەڕان و بە دوواداچوونەکانت بۆ دەستخستنی مێژووی مزگەوتەکان دوجار گەڕایتەوە بۆ ساڵی چەند کە یەکەم جار بۆ نورە مزگەوت لەم شاریا دروست بوو بێ یان یەکەم مزگەوت دروست بوو بێ لەم شارەیە؟ وەڵڵاهی خۆی تەبعاً ئێمە خۆتەزانی ئەم شارە ئەوەندە چەرمەسەری و ناخۆشی بەسەرا هاتووە نەتوانراوە وەک پێویست بەڵگەنامە و هەر مێژووکەی بپارێزرێت. یعنی ئەمە حاڵی عێراقە بە شێوەی گشتی بە تایبەتی کەرکووک. ئیتر ئەم کەرکووکە تا ئێستا کورد ها لە دوای پرۆسەی ئازادی هەناسەیەشیدا و کەوتە خۆی و کەوتە بە دوواداچوون و بڵاوکردنەوەی کتێب و لەسەر خۆی شت بنووسێ. پێشتر یعنی ناڵێم نەبووە بەڵام لە ناو چوو ئەگەر هەبوو بێت. ئیتر زۆر شت دەستکاری کراوە لەم شارە. ناسنامەکان وەکو خۆی نەماوە، شێواندویانە، نەتەوەکان مانگشتی هەمویان چوونەتە خۆیان کردو بە کەسی نەتەوەی کرد. ئەم شارە من بۆم دەرکەوت بەم بەندواداچوونە کە شاری کەرکووک هەمووی کورد بوو. هەر هەمووی کورد بوو. هەر هەمووی. من ناڵم تورکیتیانە ژیاوە کاتی مەغۆل هاتووە تورکیە بوو. ئەمما ئەم تورکمانی کە ئێستا هەیە من لەگەڵ ڕێزم بۆ یانی زۆر باشە. تۆڵی مەسەلەن ئەم شارە هەمووی کورد بووە. بەڵێ چی ئەرگومنتێکت هەیە بەڵگی؟ بەڵێ ئیتر ئەمە ئەبێ یەک ینی لە ڕێگەی کتێبەکانەوە ینی شتەکەش باشە. پێشەوەی بچینە ناو بەڵگەکانەوە و لە زاری بەڵگەکانەوە ئەمەی جەنابەت ئێڵەی بیسەلمێنی. پێم خۆشە هەر سەربردێکی کەرکووک و قەڵای کەرکووک و شاری کەرکووک و ئاوەدانی و
هەر لە زمانی عوسمانیەکان و تەنانەت پێشتریش قوربان ئێمە کەرکووک من ئەمە قسەی خۆم نییە مێژونوسان هەمویان ئیشارەت بەوە دەن کەرکووک تەمەنی لە نێوانی 6,000 بۆ 7,000 ساڵە ئەم کەرکووکە بەڵام پێش 600 ساڵ تەنها هەم قەڵایی هەبوو یعنی کەرکووک قەڵاکەی کەرکووک بووە بە تەنها پێش 600 ساڵ یەک گەڕەکی لێ نەبووەم کەرکووک ئەمە گشتی بێژونوسان واڵێ ئەوانەی کە لە بواری ئاسەوار ئیشەکەن ئەوانەی کە مێژونووس من زۆر پشت بە گەریدە نابەستم لەبەرچی ناڵێم گەریدەمان هەیە قسەکانی سەد تەواوە بەڵام گەریدە ئەوەیە کابرایەکە بە کەرکووکا تێپەڕێ شەوێ لێرە ئەمێنێ ئەوە نابێ قسەی لێ وەرگری لەگەڵ دوو کەس قسەی کردو و توێتی بە تورکی لەگەڵم قسەیان کردوم شارە تورکیە تێگەی چۆن لەبەرەوەی گەریدا زۆر ورد نییە لە قسە وەرگردن بەڵام ئەوانەی کەوا دێن بە بەڵگەنامی مەسەلەن شەمسەدین سامیمان هەیە کابرایەکی عوسمانیە 6 بەرگی خۆم کڕیم لە پارەکە لە ئەستەمبوڵ هێنامە ناوی قاموس الإعلامە ئەو پیاوە پشتی بەچی بەستووە بە فەرمانگەکانی کاتی خۆی عوسمانی بەهین فەرمانگەی نفوس لەگەڵ چی لەگەڵ دەهین فەرمانگەی زەریبە ئەوان پێڵێن وێرجی ئێمە باجی پێڵێن زەریبە باشە ئەلەوێ لەو فەرمانگانە زانیاری وەرگردووە کەرکووک سی مزگەوتی تایە هەشت خانی تایە ئەوەنە 14 تەکیەی تایە ئەڵێ 3 ڕوبعی شارەکە کووردە ئەو واڵێ بە تورکیەڵێ ئەڵێ کەوتۆتە ویلایەتی کوردستانی مووسڵەوە مووسڵ بە کوردستان ئەزانێ دیتە ئەو واڵێ لە بەرگی 5 کتێبەکەی من پارەکە و کتێبە بەرگەت ئەسڵەکانی خۆی داوای زۆریان لێ کرد بە ئەستنساقێکی جوان هەر 6 بەرگەکەم کڕی 6 بەرگە لە بەرگی 5 باسی کەرکووکەکە جا ئەمە عەرزی جەنابەت کەم کەرکووک یەکەمین مزگەوتی کە دروست بووە باسی نەبی دانیاری لێکەن لە قەڵا ئەمە کاتی نەبوو خۆڵ نەسر من تەبعاً بە دوواداچوونم بۆ نەبی دانیاریش کرد ئێمە لە کەرکووک پێڵن دانیار پێغەمبەر دەرکەوت دانیار پێغەمبەر لە قەڵا دەرکەوت 4 نەبی دانیال هەیە ئەمە یەکێکیانە یەکێکی لە مووسڵە یەکێکی لە سۆسە لە ئێران یەکێکی لە ئەسکەندەریە لە مەسر تەبعاً ئەمە هەموو یەڵێ نەبی دانیار ئێمە وەکو مزگەوت باسی مەوزوعاکەکەین وەکو کەسایەتی باسی بابەتەکە ناکەین بەو ناوەوە هاتووە بەڵام ئیتر وردە کە باسی 6,000 ساڵ لەمە و پێشی لێ بکرێ ئەم قەڵایە ئیتر ئاوەدان بووە بۆ ئەو سەردەمە شارێ بووە باسی دە مزگەوتی لێکەن لە قەڵا من نۆم بە فعلی دۆزیوەتەوە ئەوە لە بەرجی یەکەم کتێبەکەم باسیم کردو 9 مزگەوت ئێستا 6 ماوە بە ڕووخاوی سیانی هەر بە تەخت کرا لە 97 سەدام سەردەمی بەعەز تەختیان کرد بەڵێ ئیتر قەڵای کەرکووک لە ڕێگەی فەرمانگەی شوێنەوار ئەم زانیاریانم دەستکەوتووە کە 102 دۆنمە قەڵای هەولێر 57 دۆنمە یعنی تقریبان ئەو نەونیوێک قەڵای هەولێرە ئەم قەڵایە 4 دەرگای هەیە دەرگای تۆپی هەیە دیارە تۆپیان داناوە جاران بانگدان تۆزێ ناگەیشت مەسەنن بۆ ڕەمەزان و بەربانگۆمانە بە تۆپ عوسمانەکان بۆ ئاگادارکردەوە ئەنجا بۆیە پێڵێن دەرگای تۆپ ئەلەو دەرگایە تۆپ دانرابوو دەرگایەک شەیە پێ وترێن دەرگای بەردین بە تورکی تاش قاپی پێڵێن ئەم دەرگای بەردنی هۆکارەکەی چی بوو بەرامبەر پردێک بوو بەبەر دروست کرابوو بۆیە پێڵێن دەرگای بەردین لە پشتەوەش دەرگای حەوتکیژانیە دی قزلەری پێڵێن لەگەڵ دەرگای حەڵواتچەکان 4 دەرگای هەبوو طبعاً قەڵا 3 گەڕەکیەیە بە فەرمی من لە دایرەی تاپۆ هێناومە ناوەکانی تۆزێک ناو گەڕەکەکان سەربازیانەیە یعنی عسکەریە مەسەلەن گەڕێکی زیندان
شوا بووە یان هەر ئێستا ئەوەی پێوتریان هەر ئێستا شوایە مەسەن گەڕێکی مەدان گەڕێکی ئاغاکان گەڕێکی حەمان سێ گەڕێکی هەبووە بەڵام گەڕێکی خەڵک دروستی کردووە بە ناو ناویان ناوە زیندان چونکو زیندانی شەبووە لەوێ ئەجا ئەم مەدانە لە حەفتاکان و شەستەکان مەدانی پەرژین بێ ئاژەڵ و شتی وا بوو بەڵام من پێش 200 ساڵ هەو مەدانە هەر ناوی هەبووە وەکو مەدانی مەشقی عسکەری بووە جا ئاغاکان گەڕێکی ئاغاکان ئێمە لە کوردی هەر هەرجاربی مەسەل پندێکمان هەیە لە دوو ئاغا لە ئاواییەکە جیان نابێت پێم سیر بوو گەڕێکی هەمووی ئاغابێ هەستان بە دوواداچوونم بۆ ئەو بابەتە کرد معنای چی ئەم گەڕەکە بێ بۆ هەمووی ئاغابێ ینی چییە بۆم دەرکەوت ئاغا دوو واتای هەیە لە زمانی عوسمانی بەڵام ئێمە خۆمان نازانین ئاغا بە گەورەی دێوترێت لە فەرهەنگی عوسمانی من تقریبا نزیکەی 7 فەرهەنگ عوسمانیم هەیە لە فەرهەنگی عوسمانی ئاغا دوو واتای یەکێکی گەورەی دێی پێڵێن ئەوەی تریش پێ وترێ ئەفسەری نەخێنەوار ئێمە هەر بە تەبیعەت کورد لە هونەری شەڕ زۆر چالاکە ئیتر ئەوەی کەوا ئازا بووایە و چالاک بواە لە شەر یەکسەریان کردە ئەفسەر چونکە نەخێنەوار بوو ئەکادمی عسکەری تاوان کردو ئێمە قوتابخانەکانی عوسمانی دوو قوتابخانە بوون قوتابخانەیەکی پێی وترا ڕژدیە ئەکادمی عسکەری بوو لەگەڵ چی فەرمانبەری حکومی لێ دەرەچوو بەڵام ئەمان ئەم ئاغایە لەبەرەوەی نەخێنەوار بوو کەیان کردە ئەفسەر ناوێنە نائغا ئەمەم لەکوێنە ئەمەم لە فەرهەنگی المصطلحات التاريخية العثمانية زاراوەکانی مێژووی عوسمانی هین دکتۆر سوهێل سابان من ئەمانە هەمووی بە بەڵگەنامە هێناومە لە هەنێک لە بەرجی حوتەمیش هین باسیەکات عباس عەزاوی یەکێکە لە مێژوو نووسەکانی بەغا یعنی زۆر گەورەیە تا ئێستاش مێژوو نووسی کورد زۆر متمانەی بە قسەکانی هەیە چەند کەسێک هەیە جێی متمانن مامۆستا لە وەرگردنی زانیاری لەوانەیە مەسەن عباس عەزاویە عەبدولڕەزاق حەسەنیە ئەمانە هەمویان لە بەغا ژیاون لەگەڵ کوردی شاعیلاقە و پەیوەندی باشیانە بووە فە کتێبەکانیانی جێی متمانن یانی بەرەبەر ئیتر ئەم قەڵایە ئاوەدانی تیا زیاد بوو و چۆتە دەرەوە بەڵێ ئیتر ئاوەدانی وردە وردە دروست بوو یەکەمین مزگەوت کە هەبووە مزگەوت نەبوو نەبیدانیان پەرزگای جوو بوو جوو بزانە لەسەر قەڵا جووی لێ بووە مەسیحی لێ بوو بەڵێ بەڵێ نانە حتا یانی من دایکمەوی دێمە ماڵمان لەوێ بووە چەند ساڵ بەڵێ بەڵێ ئەمە هەموو شتەکان سابت حتا کەنیسەیەک لە شارەکانی تریش لە قەڵا کەنیسەیەکشی لێ کەنیسەیەکی گەورەی لێ ئێستا شوێنەوارەکەی ماوە گەڕێکی حەمام دوو حەمام هەبووە حەمامی مسلمانان حەمامی مەسیحیەکان هەر لە قەڵا ئیتر ئەمە هەموو سەردەمی عوسمانی خەڵک شێوەزاری ناو بازاری تورکی بووە بە تورکی قسەیانە کرد زمانی کوردی لە کەرکووک ئەم زمانە نییەکەوە ئێستا قسەی پێکەی نێمە زمانی گۆران و هەورامی بووە با بڵێن بەڵێ بەڵێ یعنی سە کاکەی زەنگنە هەورامی ئەمانە هەمویان نزیکن لە یەک بۆیە سێرەکەی ئێمە شعرەکانی مەسەلەن خاڵێ سپاوکی شێخ ڕەزای تاڵەبانی بە هەورامی بە شێوەزاری زەنگنە و هەورامی شعری هەیە حتا هین ڕەنجوری کاتێ نامانێری بۆ شاعران لەگەڵ وەلی دێوانە پێشەوەی 250 ساڵ ئەم زمانەی شێوەزاری ئێمە ینی ئەدەبیات پێشەوەی بە زمانی سۆرانی و ئەوەی کە ئێستا پێ نووسێت شعر بنووسێت یا ئەدەبیات بنووسێتەوە بە زمانی هەورامی و بەڵێ زمانی گۆرانی بڵێ بڵێ لەبەرەوەش حتا بە دواتە چونیش بۆ ئەومان کرد لەبەرەوەی گۆران خەڵکی شارستانی بوونە کۆچەر نەبووە بە دوای مەڕوو ماڵات بڕوا بۆ کوێستان و گەرمیان لە شارستان ژیاونە ناو شار ژیان کە ژیاون زمانەکەیان ئێستا هەورامیەکان ئەمەیان پێ خۆشە بێ دڵیان خۆشکەین جەنابی مامۆستا دەستخۆش شتێکی جوانێت بەرەبەرە من مەبەستمەوەیە کەرکووک
گەیشتوە بەم شێوە شاریکە ئێستا لە دەروی قەڵاش وردە وردە ئەمە بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە پێش ئێستا ئەفو دوای قەڵا یەکەمین گەڕێک دروستکرابێ ئەم ئیمام قاسمەیە کە ئێمە لی دانیشتین. ئیمام قاسم تەمەنی نزیک 550 بۆ 600 ساڵە. دوایی گەڕێکی چۆ دروست بوو قۆریە. چێ قۆریە هەر هەبووە، بەڵام چێ ئاوەدانی کرد؟ عەلیبەگی جەلالی. ئەمانە هەموویان کوردی باکوور بوون. طبعاً جەلالەکان ئەگەر مێژویان بخوێنیتەوە خەڵکانێکی چەکدار بوونە. من لە بەرجی چوار بە تێرە و تەلەسەلی باسیم کردووە. ئەمانە هەموویان کورد بوون. ئیتر ڕاستی یعنی وان لێ هاتبوو باجیان لە خەڵکەسان. چەکدار بوون، لە کەس ناترسان. ئیتر کاریگەرییان هەبووە لەسەر دەسەڵاتی عوسمانی. ئەوە بوو هەستان هەر خەریک و شەڕ و بینە سەر مزگەوتەکان بە درێژی ئیتر ئەوان دامەزرێنەری با بڵێن ئەو گەڕەکە بوون. مزگەوت و حەمامیانیش دروستکە وردە بەگەکان هاتن. تر ئەو گەڕەکە ناونرا گەڕێکی بەگەکان بە تورکمانیا لێن بەگلەر. ئەمجا ئیمام قاسم طبعاً پێشتر دروست بووە. لەم ئیمام قاسمە تقریباً نزیک دە مزگەوت زیاتری لێ هەر نەناو گەڕەکان ئیتر تیا هەیەون لەون زۆرگانەوەمان. خۆشەویستان بۆی ئێمە بچینە ناو با بڵێن باسکردنی مێژووی کەرکووکەوە بە وردی لە ڕێی مێژووی مزگەوتەکانەوە ئەم باسەکەین و لە هەنگاوی یەکەمیشە باسی مزگەوتەکانی نێو قەڵاکەین. بزانین چەند مزگەوتی لێ بووە، مێژوەکان بۆ کێ گەڕێتەوە، چۆن و چۆن نییە. لەگەڵ خالید پرسیارەکەین. کە خالید باسی مزگەوتەکانی قەڵا بکەین، بەڵام پێشەوەی بچینە ناو مزگەوتەکانەوە توا پێمان بڵێ کە قەڵاکەی و چۆن دروست وە ڕوبەرەکەی چەنە. طبعاً قەڵای کەرکووک ئەگەر بڕۆیتە سەر قەڵا یا لە دەرەوە تەماشایکەی ئەبینی وەکو تەپۆلکە وایە، وەکو گرد وایە، وەکو گردێکە، بەڵام گردێکی پتەون نییە. هەستەکەی بە تورەکە کێشانی خۆڵ دروست کراوە. بەڵام مامۆستا عەبدولڕەقیب یوسف لە کتێبەکەیە، کتێبێک شێ بە ناو وێرانکردنی قەڵا و نەمهێشتێکی وایە ناو نیشانەکەی، ئەلەوەیە باسەکە ئەڵێ ئەم قەڵایە چەند جارێ لەسەر یەکتری دروست کراون. کەڵەکە یەک قۆناغ دروست نەکرا. یەکەم جار دروست کراوە، ئیتر ڕوخاوە و بە شەڕ و شۆڕ و خەڵک جێشت و دووبارە خەڵکێ تر هاتوون دروستیان کردوەوە لەسەر ئەو ماڵە. بەڵگەش بوو ئەمە چییە؟ یعنی ئێستا ئێمە زۆر گەڕەکمان هەیە، ئێستا کە شەقامەکانیان قیرتاو کردووە سێرەکەین ماڵەکان چۆتە چاڵی. بۆچی چۆتە چاڵی؟ لەبەرەوەی لە حەفتاکان ئەو ماڵە لە شوێنێکی ئاسایی خۆی بووە. ئەمە ئێمەیە هاتوینە شەقاممان کرد و هەر خۆڵە ڕێژین و کە خۆڵە ڕێژینەوە کەوێتە چاڵی. ئێستا قەڵا کە دروست کراوە ڕوخاوەتەوە جارێتە بینا لەسەری دروستکراوە دەیدی ئاوە کەڵەکە بوو. بەڵام ئاواڵێن یا ئەڵێن بە تورەکە کێشووەمانەش ئەوش قسەیەکی ترە مامۆستا سمکۆ بەهرۆس ئەوش مێژوونووسێکە ئەوش بەش بۆ شێوەیە باسیەکە. ڕوبەری قەڵا من لە فەرمانگەی ئاسەوار هێناومە کە درێژەکەی 556 مەترە ئەم قەڵا، پانێکەشی 459ە کە ئەکاتە 250,000 و شتێک 255,000 شتێک کە بە دۆنم ئەکاتە 102 دۆنم. ئەو نەونیوێک قەڵای هەولێر گەورەیە. قەڵای هەولێر تقریبا 57. طبعاً بەڵێ من ئەمەوێ بە دیاریکراوی باس لە مزگەوتەکانی نێو قەڵا بکەین. مزگەوتی چەند مزگەوتی لێ بووە و مێژوێ مزگەوتانە بۆ کە یەگەڕێتەوە. لە قەڵا تەبقا ئاماژەم پێی کردووە لە کتێبەکەم ئەوە تا ئەلێرەیە خەریتەی قەڵام هێناوە، باسی مزگەوتەکانم کردووە. لە بەڵگەنامەکان باس لەواکەن کە ئەمە دە مزگەوتە. من ڕاستی لەبەرەوەی ناوی کتێبەکەم لە زاری بەڵگەنامەوەیە زیاتر پشتم بە بەڵگەنامە بەستووە. قسەی سەرزارێکی زۆر وەرناگرم بۆ ئەوەی لە
وتیانە دەقەڵای لێ و تۆ بێن زۆر من هەستام نووسیمە دەقەڵا وایان وتووە بەڵام من نۆم پێدۆزرایەوە بە بەڵگە نامە بەڵام ئەمە توانی بیسەلمێنی بە بەڵگەنا بەڵێ بەڵێ لە زە بەڵێ هەمووی بە بەڵگە نامە توانین ناوی ئەم مزگەوتانە بزانین بەڵێ مزگەوت بەڵێ مزگەوتی نەبی دانیالمان هەیە کاتی خۆی وتاری تیاوترایەوە و نوێژیشی تیاکرا جگە لەوەی کە مەزارەکانی لێ مزگەوتی گەورەمان هەیە لە قەڵا دیارە بۆ سەردەمە گەورە بووە پێیان وتۆ گەورە بە تورکی پێڵەن ئولو جامع مزگەوتی گەورە هەروەها مزگەوتی حەسەن پاکی زمانەیە کامە مزگەوتەکەەوە ڕسمەکەیەتی بەڵام خۆی ناوی مزگەوتی هین سلێمان پاشای بابان ئەمەیە و ئەوە تا ئەلێرەش ئاماژەم بۆی کردووە لێرەیە مزگەوتی سلێمان پاشای بابان من بەچی زانیم ئەمەی سلێمان پاشای بابانە لەبەر ئەوەی کتێبێکی مامۆستا محەممەد خاڵەیە بە ڕەحمەت بێ لەسەر شێخ مارفی نۆدێ کتێبێکی نووسیوە لە لاپەڕێ حەفدە و هەژدە لەو کتێبەیە ئەڵێ چوومەتە لای عەزمی بەگ لە ساڵی 1936 لەو لاپەڕێەوەڵێ عەزمی بەگی بابان کەوا ئەو کاتە سەرۆکی عەشیرەتی بابان بوو بۆ سەردەمە بەڵگەنامەی سلێمان پاشای بابانی هێناوە ئەلەوەیە باسی ئەوە کە دوو مزگەوتی بۆ کەرکک دروست کردووە لە قەڵا یەکێکی لە گەڕێکی مەیدان ئەمە گەڕێکی مەیدانە ئەم مزگەوتەی لێیە کاتێک دەستخەتی هەنێ مامۆستان بینی سێرەکەی باسی مزگەوتی مەیدانی کردووە ئەمی کردووە بە یا دەستخەتێکی تر لای مامۆستا محەممەد علی قەرەداغیم دۆزوی لە کتێبەکەی هەویە کەرکک ئەڵێ لە مزگەوتی سولەیمانیە ئەلەوێ فڵان مامۆستا لە خزمەتی عەبدوڕەحمان مەلا عەبدوڕەحمان ڕۆژبەیانی پەراوێزێکی نووسی بەم بەڵگەنامانە بۆم دەرکەوت ئەمەیە لە خواری قەڵاش مزگەوتی هینمانەیە فەرهاد ئەویش بۆ سلێمان پاشاگەڕ دیمە کە بابەتەکەمان دوای چینە سەری دوای مزگەوتی حەسەناغا بووە مزگەوتی هەروەها عوریان هەبووە مزگەوتی عوریان ئەو مزگەوتە بووە ئێستا پێڵێن مزگەوتی جەدید یعنی تازە لە فەرمانەکانی عوریان بنەماڵی عوریانی لێ بووە مەلا عەبدوڕەحمانی عوریان مەلا مەجیدی عوریان بۆوان ناسراوە من بە دوادا چوونیشم بۆ عوریان کرد وتم زانمە کێم عوریانە تاوان لە کتێبەکەی مامۆستا عەبدوڕەقیب یوسف باسی عوریانی کردووە لەوێ وتوێتی ئەمە ئەگەڕێنەوە سەر بنەماڵی حەسەناغا وەڵام منیش تەلەفۆنم بۆی کردم مامۆستا زەحمە نەبێ حەسەناغا کێیە تۆ لەو کتێبەیاڵێ ئەمانە ئەچن ئێوتی من پێش 40 ساڵە من نووسێت توزام حەسەناغا چێ وەڵا هەستام چوون بۆ لای وتم بە تەلەفۆن نابێ حەقیقەتەن وتم ئەمەد لە کێ وەرگردەم زانیاریە حەسەناغا وتی وەڵای لە مەلا مەجیدی قوتب بە ڕەحمەت بێ مەلا مەجیدی قوتب نەک هەر تەنیا زانا نەبوو شاعریش بوو بە هەموو زمانەکە لەگەڵ ئەوەش وەرگێڕی دادگا بوو هی فەرمانی عوسمانی وەرگێڕی باوەڕپێکراو هەرچی فەرمانی عوسمانی هەیە لەم کەرکووکە مەلا مەجیدی قوتب هینی کردووە وەریگێڕاوە بەڵام خەڵک زۆربەی بە تورکمەسە بنەماڵی خەڵک بە تورکمانی ئەزانێ بەڵام خۆی شێخ بزێنیە حتا ئەوە شیە بوو مەلا مەجیدی قوتب کاتێک کە مزگەوتێک ئاوەدان بکرایە چوو هەر لە دەرگاکەوە بۆ افتتاحی ماڵی ئەو کەسە ئاوا بێ ماڵی تۆ ئاوا ئەکا عەبدی تۆیە خۆی دەزانێت چی لە تۆ داواکە ئەمە شعرین بوو اینجا ئەمە دەرکەوت تەلەفۆنم بۆ کوڕەکەی مەلا مەجید کرد وتم ماوە بە ڕەفیقایەتی مەیە لەگەڵی وتم ئەو حەسەناغایە کێوە باوکو توێتی ئیشارەتی بۆی کردووە وتێتی بنەماڵەی عوریانە سنە سەر چوار حەسەناغا هەبووە حەسەناغای بیبانی حەسەناغای شێخ بزێنی و حەسەناغای تەرجیل و حەسەناغای ئاوچی تر نازانین باوکمە بەسی کامیان بوو هەروە سرد نێشێنم تەکیەی گربچنەمان هەبووە لەسەر قەڵا تەکیە هی کەس نەزانینەکان ئیتر بۆ شەستەکان و هەفتەکان دابەزیە کەرکوو لە قەڵانەمە حتا عەبدولکەریم مودەریس ڕەحمەتی خوای لێبێ 6 ساڵ لە کەرکووک ژیاوە لە پەنجاکان لە تەکیەی تاڵەبانی ژووری تایبەتی هەبووە ئیتر ئەلەوێەوە چوو بۆ بەغا شعری هەیە لە کتێبەکەی بنەماڵی زانیاران لە ئەو کتێبانەی کە تایبەتە بە مامۆستا و زاناکان مامۆستا عەبدولکەریم مودەریس ئاماژەی بەم تەکیەیە کردووە کە
مەلا شێخ عەبدولکەریمی کەس نەزان نەخۆش بووە و کوڕی مردووە چۆ سەردانی کردووە باسی و تەکچیەکان لە قەڵا هەروەها تەکچەی جەبارەکان هەیە لە قەڵا بەڵێ تەکچەی مزگەوتی حەسەن مەکیش هەیە حەسەن مەکی عەلەمدار بۆم بۆ دواتر چوونم بۆی کرد ئەو پیاوە ئەفسەر بووە عەلەمدار یعنی بەیرەقدار عەباس عەزاوی باسێکە ئەڵێ ئەمە پۆستێکی عەسکەری بووە کەسێکی زابط بووە ئەفسەر بووە دایمەن 6 پاسەوانی لەگەڵ بووە کە لە شەڕە بکوژرای ئەوانە ئاڵاکایانە لەگرت بۆیە پێڵەن عەلەمدار و ئەمانەش لە سەردەمی بابانەکان هەمویان کورد بوونە جا مەلا جەمیلی ڕۆژبەیانی باسی بەیرەقدارەکانی کەرکووکەکە کە هەر چواری کورد و ڕۆژبەیانی بوون هەروەها لێرەیە گەڕێک مزگەوتی فزولیمانەیە خۆی ئەسڵەن ناوی زیندانە ئیتر ناویان ناوە فزولی وە قسەی شەکەن کاڵێن فزولی شاعر بە حیاتی کەرکووکی نەبینیوە بەڵام ناوەکە تەشریفی بووە وەکو سێمە خۆی ئازەری بووە کووردە ئەوەشم ساغەوە کردووە چەند بەڵگەنامە هەیە لەسەری کە ئەو پیاوەش شاعرێکی کوردی شیعە بووە شیعە مەزهەب بووە قەبرەکەی ئێستا لە کەربەلایە هەر ناتۆتە کەرکووک لە کاتی سلێمان قانونی لە بچۆتە بەغا ژیاوە بۆیە پیاوەتەوە بەغدادی ناوەکەی بۆ مەسەر مزگەوتەکە بۆ ناویەوی هەر ئاخریتر ئەمان نەتەوەی تورکمان لە کەرکووک ئەیانەوێت چۆن ئێمە شانازی بەنالی و مەحوی ئەواکەین ئەوان شانازی بە فزولیەکەن لەبەرەوەی شعرەکانی زۆری تورکیە فارسی شیەیە بەڵام کوردی نەمان بینی خۆیان ناوناوە مەسەر ناویان ناو ئەوش بۆم دەرکەوت ئەوش خۆی هەر ئەکەوێتەوە هەر لە کتێبێکی فارسی ئاڵێ لە تائیفەی کووردە و دانیشتووی ئازەربایجان ئەمە لە کێوە بیدەریمێنە ئەم بەڵگەنامەیە لە تەذکیرەت الشعراء محەممەد بەهیمە هەڵە نەبم ئەو 5-6 بەرگە تەذکیرەت الشعراء ئازەربایجان لە بەرگی هەڵە نەبم 6 لاپەڕی 186 ئێستاش لێرەش نووسیومە لە هینەکەیە لە کتێبەکەمان نووسیم ئەم مزگەوتانە هەمووی کۆی مزگەوتەکان گشتی لە قەڵا 9 مزگەوتن 6 ماوە هەتا ئێستا بەڵام نوێژی تیان ناکرێ بەڵێ ما وەک ئەمە ئێستا مە نوێژی تیان ناکرێ ڕخاوە دیتە داڕخاوە هەمویان ئاوان بەڵام قەڵا ئەوەدانی تایە ئێستاش خەڵکی تاژی بەڵێ ئێستا زانی چۆن کەسی تیان ناژێ بەڵام هەموو پێنجشەمانێک خەڵک بۆ خۆشیەت ناوێ باخچەی لێە و ئەسنە لە بیدانیان ئێستش نەبیدانە زیارەت دەکرێت چونکو کۆمپانیایەکی تورکی نۆژەنی کردەوە بەم دواییە بەڵێ ئێمە ئەگەر بمانوێ باسی چەند مزگەوتێکیان بکەین یا 1-2 مزگەوتیان بکەین بە تایبەت جەنابەتە ڕۆیتە سەر چ مزگەوتێکیان وڵی ئێمە لەبەرەوەی ئێستا لە خانەی ڕەنجورین مەلا عومەری ڕەنجوری ڕەحمەتی خوای هەر لە ناو قەڵای بەڵێ لە مزگەوتی عوریان بەڵێ لە ئاغجەلەرەوە دێ گەنج بووە جارە ژنی نهێناوە لە ئاغجەلەرەوە دێ بۆ چۆ لە قەڵا بێتە باسی ڕەنجوری بکەین بڵێ ڕەنجوری تر لەوێ بوو بە پێشنوێژ و با بڵێن وتارخێنی و مزگەوتی عوریان ئیتر کە بینی تەمان شارەوە کەرکووک شار بووە و ئەمجا هەستاوە بمبورەوە مستایەکەوانی تۆ توانی وتە مەسەن ساڵی دروستکردن و توزانم بەنزیکیش بەیان بە تەحدید بێ هیچ کەم لە مزگەوتانی بە تایبەت مزگەوتی عوریان کە ئێمە باسی ڕاستێکەی قەڵا لەبەرەوەی قەڵا باسی تەمەنی قەڵامان کرد لە 6,000 بە 7,000 ئەو مێژووە هیچ دیار نییە تەنها مزگەوتەکەی چێنە بێ سلێمان پاشای بابە ئەو بۆکە یەگەڕێت 1970ەکە بەڵێ ئەلەو کاتە ئەوانیش نزیک بن بەڵێ ئەلەوانێت ئێتیایە کۆنە بەڵێ مەسەلەن هین کۆنە نەبی دانیار کۆنە مزگەوتی گەورە کۆنە جەبارەکان دیارە جەبارەکان تەکیەی جەباری ئەبوو هودەی سەیادی مفتی چۆ بووە مفتی شام بووە ئەو دروستی کردووە ئەو 4 خانووی بۆیان کڕیوە لە قەڵا بۆ بنەماڵی ئەمان چونکو بنەماڵی جەبارەکان بزان بە جەبارەکان ئەبێتە 2 بەش جەباری باش ئەوریان حەقیقەتەن ئیتر ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو بنەماڵەیە کە ناویان عوریانە مەلا مەجیدی عوریان
بەڵام کەی دروست کراوە نەنووسراوە. زۆر باش. مەلا عومەری ڕەنجووری هاتۆتە کەرکووک لەو مزگەوتە ژیاوە، دوایی ئەوە هاتۆتە خوارەوە بۆ مزگەوتی ڕەحمان، ئێستاوە تا لە یادگارە. مەلا ئیتر لێبەش لە خۆشی ئەو مامۆستا گەورەیە ئەوە قەبرەکەشێتی لە تەنیشمانە، لە تەنیش بنکەکەی لە دەرەوە لەوێ وەفاتی کردووە. چەند ساڵ لەوێ مزگەوتی هەبووە، خزمەتی کردووە، کەسێکی نووسەر بووە، کەسێکی مەوسوعی بووە، یعنی ئەستێرەناس بووە، بەڵێ فەلەکی بووە، هەتا وەکو تەقویمی هەبووە. مامۆستا عەبدولڕەقیب یوسف لە یەکێ لە گۆڤارەکان 30 لاپەڕەی لەسەری نووسیوە، دەستخەتەکانی هەمووی لە وەزارەتی ئەوقاف دەستکەوتووە، هەمووی هەنێکی ئاماژەم پێی کردووە ئەلێرە لە کتێبەکە. لە بەرگی چوارەمیش باس مزگەوتەکەیم کردووە، لە بەرگی یەکەمیش لە قەڵا بۆ باسیم کردووە. طەبعاً دەستخەتی هەبووە لەن ئەوەش دیوانەکەیەتی. دیوانەکەی مامۆستا محەممەد عەلی قەرەداغی ساغی کردوتەوە لەگەڵ مامۆستا عەبدولکەریم مودەرس پێکەوە لە 84. زۆر دراسی دیوانەکەیت کردووە، زیاتر چارەکانی با بڵین بکوێ ڕۆشتوون باسی. طبعاً ئەم پیاوە بۆ زانیاری پێش نالی و سالم و کوردی شعری بە سۆرانی وتوو. با بزانی ئەم پیاوە ئەگەر کەرکوچی نەبووایە، ئێمە لە کەرکوچی ئەو شانسەمان نییە. پیاوی گەورە زۆر هەبووە لەم کەرکووک. ئەم پیاوە ئەگەر کەرکوچی نەبووایە ئێستا گەورەترین زانکۆ بووە ناویەوە. ڕەنجووری ئێمە نامەوێ وەک مەلا تەفسیری بکەم، زانا بوو ئەوە بۆ خۆی، بەڵام فەرهەنگی فارسی و عەرەبی هەبوو. مامۆستا عەبدولجەبار شۆرجەمان هەیە، دەستخەتەکە ئێستش لە تەکیەکەیان، دەستخەتی ڕەنجووری خۆشی نازانێ، ئەڵێ چۆن کەوتۆتە لامان. بەڵام من بە حەقلی خۆم بە دوواداچوونم بۆی کرد. ڕەنجووری لە ساڵی 1750 لەدایک بوو. ئەمە چۆن زانیمان؟ خۆی لە شعرەکەی لە شعرە ئاڵێ ئەم شعرەی لەم مێژوە نووسیمە و کاتە تەمەنم 50 ساڵ پێنجکەم بوو. یعنی چەند بووە؟ 45 ساڵ بووە. تاریخی شعرەکەشی نووسیوە، لێدەرکردنمان کردووە، دەرچووە 1750 موالیدەکەی بوو. زۆر زیرەک بووە لە مەسائلی تەقویم و مێژووەمان. دوایی کۆمەڵە شاعر نامەگۆڕینەوەی هەبووە لەگەڵیان، مەسەن لەگەڵ وەلی دێوانە خۆی بەڵێ شعری نامەگۆڕینەوەیان هەبوو. لێرەیە باسی وەلی دێوانە کاڵێ کە لە عەشیرەتی جێژە، بەڵام ئەمە بۆتە مشتومڕی لێکۆڵەرانی ئەدەبیە لە جێژ نییە و عەلا کولینەوە مەوزوعێکی ترە. لە هەروەها بێتەوە وەلی ئەوە تا هەمووی دەستخەتەکانی دەستخەتی خۆیەتی مامۆستا عەبدولڕەقیب یوسف گشتی زۆربەی دەستخەتی لە ئەوقافی بەغدا هێناوە، حتا لەوێ باسی خۆیەکە ئەڵێ من شافعی مەزهەبم و لە عەشیرەتی شاڵبەجی مەڵێ. حتا عەبدولڕەقیب یوسف بە دوای شاڵبەجیش کەوتووە بگەڕێ بزانێ چێ نەمانە. بەڵام لەبەرەوەی شێوەزاری شعرەکانی زۆری زەنگنە و هەورامی و ئەمانەیە، مامۆستا محەممەد عەلی قەرەداغی لێرە پێڵێ مەلا عومەری زەنگنە. توزانی بیان خوێنیتەوە ئەم شعرە هەورامی و گۆرانی؟ وەڵای ئەزانم بیان خوێنمەوە، بەڵام ئەگەر ئەو مامۆستانی کە مامۆستایانی هەورامان گلەیم لێ نەکەن، چکو ئەو ستایلی خۆی هەیە. ئیتر لێرەیە کۆمەڵە شعری و نامەگۆڕینەوەشی هەیە. مەسەلەن حەزەکەم مەسەلەن نامەی ڕەنجووری بۆ وەلی دێوانە، بزانە چیەڵێ، بزانە چۆن وەسفی وەلی دێوانەکە بە زمانی هەورامی با بڵێن زەنگنە. ئەڵێ میرزای خاس خەیاڵ، میرزای خاس خەیاڵ، میرزای خوڵاسەی خاسەی خاس خەیاڵ، دانای دڕشوناس کان کۆی کەماڵ، سەرافی بێلاف با خەبەر جەحاڵ، شوعرای سینە ساف گەنجینەی ئەبیات، بەیت و فەرد شیرین شێخ سەعدی سیفات، جانوشین نەجای جامی جەوهەربار،
جەواهیر فرۆش سەرچەشمەی ئەشعار جا ئەمە دوور و درێژە تەوان لە کۆتایی ئاڵێکی لەبەرەوە یەکتریان نەبینیوە ئەڵێ لا تەشبیه چون وەیس ڕەموودەی ڕەسوول هەر هامنە تەحسیل وەصلت کەم وصول نەوا بوواچی جەو زامن دووریم دێوانم بەندەی مەولای ڕەنجووری نەیبینی بەڵام زۆر عاشقی بوو زۆر عاشقی بوو ئەم پیاوە شعرەکانی هەمووی ئاوا بەم شێوەیە بەڵام شعری سۆرانیشی هەبووە نازام ئێستا بۆمە دۆزرێتەوە بەم ئاسانەیان نام زۆر باشە بینەران نەتوانن لە دیوانەکەی بەڵێ دیوانەکەیمەتا بەڵێ سێسی بۆ بکەن و بیخێنەوە ئەو کاتا حتمما بە هەندێک حەقیقەتی باشەگەن بەڵێ ڕەنجووری کابراایکی زانای ئاینی بووە جگەلەوە فەلەکی بووە فەلەکناز بووە لە دەستخەتەکانی هەمووی مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئاماژەی پێکردووە هەروەها لەگەڵەوەش فەلەکناز بووە ڕۆژژمێریشی هەبووە یعنی زۆر سەیرە هەر کەسێک لە دایک بوو بێ یا ڕووداوێک ڕوویدابێ مەسەن ئەو کاتە ئێمە ناڵێن ئێستا ناڵێن کۆرۆنا ئەو کاتە لە سەردەمی و تاعون بەڵێ بەڵێ بە گرانەتایەکی خراپ بووە تاعون بۆ خەڵک وەفات مردووە و ئەمانە طبعاً ڕەنجووری ئەلەوەیە ئیشارەتی بەوە کردووە ناوی خێزان دوو خێزانیە بووە ناویانی هێناوە ساڵی گواستنەوەی هێناوە کوڕی بووە ناوی ئیسماعیل بووە هەروەها بێتەوە ئەمانەی هەمووی باس کردووە حتا باسی لە دایکبوونی خۆشی کردووە لە شعرەکانیە یعنی ئەوەی کە دیوانەکەی بێ کەسێک بڵێ مەسەلەن ئاماژەدان بە بەروارێک ژن هێنانە لە دایکبوونی مناڵیان کۆچکردنەوەتی شتێکی سیر بووە مەبەستم ئەوەیە کە هەموو کەس توانیوێتی ئەم جۆرە بەروارانە بزانێت زۆر سەیرە یعنی مامۆستا بەس ڕۆژی کۆچی دوایەکەی نازانین بۆتە مشتومڕێکەوە بۆ خۆی یعنی ئێستا حتا ساڵی 1970 ئەڵێن دەستخەت و نووسینەوەی هەبووە مامۆستا محەممەد عەلی قەرداغی ئەڵێ دوای ئەوە نەماوە کە نەماوە دەستخەتی نەماوە وتیانە دیارە ئەو ساڵە وەفاتی کرد بەڵام هەنێک کە سەڵێ لە 1970 معرف خەزنەدار واڵێ مەسەن هەنێ نووسەرێڵێنە 1910 من 1910 نووسی بوو لەو قوت ئەو هینەکان ئەوانی کەوا بۆم داناوە دوایی کە بینیم هەڵام چاکم کردەوە 1930 وای بۆچن طبعا تا ئێستامە دووەمین دیوانیەتی ئەکادمیای کوردی لە هەولێر چاپی نوێی کردەوەم کتێبە زیادیشی بۆ کراوە مامۆستا محەممەد عەلی قەرداغی چاپی کردو لەوێ بەرگەکەی پێشوو لە 1984 هین کرابوو چاپ کرابوو لە باغ ئەوەندەی کەمەمانە مامۆستای بەڕێز باسی مامۆستای مزگەوتەکان زۆریەوێ یان باسی مزگەوتەکان دانە بەدانە یەکە بە یەکە زۆریەوێ بەڵام چوینە سەر تەکەی جەباریەکان با بڵین ئەوەی کە ئەوترێ ئەوە یەک ئەومان بۆ باسکەوە ئەوترێ مزگەوتەکان شعریان بە وتراوە ئەو مامۆستا و زاناوە ڕێزانەی کە تایدا ژیاون یان وتار خوێن بوون پێشنوێژ بوون لەوێ بوون شعریان بۆ مزگەوتەکەیان تەکیەکەیان خانەقاکەیان وتووە شتی وارە ئارادایە چۆن بەڵێ ئێمە مزگەوتە کۆنەکان دێرینەکان زۆربەی زۆریان ئەوانەی کە کۆن شعریان بۆ نووسراوە لەسەر دەرگاکەی ئەوە تا هەتا لە دەرەوەش بەردێکمانەیە شعرێکە لە سین مەلا شێخ ڕەزای تاڵەبانی نووسێتی بۆ خادم سوجادە بە بەر تاشراوە هەمووی لەسەر بەر تاشراوە ئەو شعرانە نەقش کراوە مەسەرەن زۆربیان هەمووی مەلا بوونە شێخ بوونە شاعیرەکان ئەنجا لێرەیە تەکیەی جەباری شعرێکی لەسەر نووسراوە طبعاً بە تورکی نووسراوە ئێمە کوردومانە بە کوردی بەڵام بە شێوەی شعر وەرمانگێڕاوە کێ نووسێتی شعرەکە سلێمان سالمی خەرپیت خەڵکی باکوورە ئەو مامۆستای ئەو مزگەوتە ئەو شعرەکەی نووسیوە بۆ کێ نووسێتی بۆ تەکیەی جەباری جا شعرەکە ئاڵێ خۆی بە تورکیە لێ عاریفەن جەم ئەجەڵدەن نۆش
تۆ بە کوردی بە کوردی حیاتن ئەما تا ئێمە کردومانەتە کوردی عاریفان لە بادەی ئەجەل ئاوی حیاتیان نۆشی بوو بە ڕۆحی عاشقان و با بە دوویابێ ڕەقیب ئێستا ئەم پیری ڕوفاعی کەوا زەهرانە شەبە سالیکی ڕێگای فەنایە و تاالبی وەسلی حەبیب بەو زوهد و تەقوایە بۆ خوددا خۆی فەنا کرد داوای داروربەقای کرد و تاعەتی بۆی بوو مجیب زەوقی سالم بەخۆی لە ئاخە ئەمە سالمەکەی سێکوشکەی بابان نییە ئەمە سالم سلێمانە ئێرە سالمی خۆمانە برە بەڵێم زەوقی سالم مێژوویەکی تەڵایینی فەرمووە خوددا ڕەحمەت و پەناهی بەخشی بە سەینەجیب ئەمە سالم ئەو شعرەی نووسیوە بۆ طبعاً تەکیەی جەباری لێرەیە خۆی بە تەکیەی قادری و بە ڕیفاعیش ناوەبم بۆچی خۆیان کرد بە ڕیفاعی لەبەرەوەی یەکێکیان لە مفتی بووە لە شام ئەلەوێک هین ببوورە والی بووە لە شام یەکێک لە بنەماڵەی جەباریەکان مفتی شام ناوی ئەبوو هودە سەیادی بووە عیلاقەی زۆر خۆش بووە و تێتی حەزەکەم بۆیەوە تەکیەک دروستکەم بەڵام ڕیفاعەیەکی خۆمیش ئەوچکە و پیاوە ڕیفاعی بووە لەسەر تەریقە ئەوەشی پێوە بکەن ئەوانی شویان کردەوەش تەکیەکەیە جامع وتەکیەت سەید محەممەد نەجیبت جەباری ئەوەیان نووسیونجا لە پاڵی شیان ڕفاعەیەکشیان نووسیوە طبعاً هەتا وەکو لە جەریدەی نەجمەش ناویاتەوە نەجمە لە ساڵی 1970 کاتی خۆی بەریتانیەکاندایانە بە تورکیا و هەموو نووسراوەکان ئشارەتی پێ کردووەڵێ ئەم مزگەوتە کەوتۆتە گەڕێکی ئاغاکان ئەوە تا لێرنووسە ئاغاڵق مەحەلاسندە کائین ئەو مزگەوتە هەبووە بە ناوی سەینەجیب ئیتر ئەمانە خۆیان هەموویان کوردن بەڵێ بەڵێ هەتا 45 دەیان هەیەەوە تا هەمووی بە فەرمانی عوسمانی ناو دەیەکان گشتی نووسراوە من هەمووی لێرە ناوی دەیەکانم نووسیوەتەوە هەتا وەکو بۆ ئەوەی توێژەر خوێنەر سوودمەند بێت لە هینەکە ناوی دەیەکانیشم نووسیوەتەوە بەهین ئەوە تاوە شەجەرەکەشیانم کردووە ئەمە هەمووی شەجەرەی ئەوانە خەڵکی گەورن مفتیان هەبووە والیان هەبووە لە ناو بنەماڵی جەباریەکان بەڵام لێرەیە ئێمە جەباری دوو بەشە ئێمە منتیقەی جەباریمانەیە کە چل و ئەوەنە 43 دێم ڕئیس عەشرەتی وێسێ حەمەی جەباری بووە کە یەکێک بووە لە پیاوەکانی شێخ مەحموود ئەوە ڕسمیشیمان هەیە لێرە لەگەڵ شێخ مەحموود داهینیان کردووە و عینەن لە هەمان کاتیشە ئەوە گوندەکانی سەر بە عەشیرەتی جەباریە هەموو گوندەکانم نووسیوە بۆ ئەوەی خزمەتی توێژەر بکە کە بێوێت لە کۆتایی ئەم ئەڵقەیەدا خولاسە چیمان پێڵی لەبارەی قەڵا و مزگەوتەکانی قەڵا و ئەو عەشرەت و خەڵکانی کە لە قەڵای ئاژیاوە بەڵێ ئیتر ڕاستیەکەی قەڵا بۆ هەموو سەردەمێک ئیتر سەردەمێک خەڵکتیا بووە و خەڵکتیا ژیاوە بە هەموو زمانەکان قسەی تیا کراوە بەڵام ئێمە من لەبەرەوەی کتێبەکەم بۆ سەردەمی کۆتایەکانی عوسمانیە تا کۆتایەکانی مەلەکی یعنی با بڵێن لە ساڵی 1970ەکان بەسەرەوە هەتا 1960 ئەو سەردەمە هەموو ئەم کەرکووکە بە قەڵاکەیەوە هەمووی کورد بوونە هەرجا بە قەبرستانەکانیش ئەتوانی ئەو بەڵگە نامانە بسەلمێنی کە هەمووی کورد بوونە و ئیتر ئەمە وەزعی سیاسی وای کردووە خەڵک لەبار نەبووە زروفی نەتەوەکەی گۆڕیوە خۆی گۆڕیوە حقیقەتانەوەکو خۆی بگوازێت بڵێ ئەمما تۆ وەکو جوگرافیا سەیری دەوروبەری کەرکووکەی ئەوە تا هەمووی کوردە ئەم گوندانەش خۆتەزانی شارچێ دروستێکە لە ڕێگەی گوندەوە دروستە بێ لەگەڵ ڕێگەی ئەوان هەموو دەبەرە هەمووی کورد بوو دەستان خۆش بێبینەرە بەڕێز و خۆشەویستەکان هیوادارین ماندوو نەبوو بن دەسۆشی بۆ بەڕێز کە خالید عەلی موراد خالید جاف کە بەڕێزیان بەشی ئەندازیاریان لە کەرکووک تەواو کردووە و لە ئەوقافی کەرکووک بەرپرسی چەند بەشێکیان کردووە لەوانە بەشی ئەندازیاری و ڕاگەیاندن و مزگەوتەکان و ئێستاش هەر لەم شارە خۆشەویستەیە ئەژی و بەرپرسی خانەی ڕەنجوریە بۆ با بڵێن بۆ زانست و فەرهەنگ بۆ کۆڕ و کۆبوونەوە دەستان خۆش بێ
دەستخۆشی لە یەکەین لە کۆتایی هەڵقیەکەمە. سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون، سپاس بۆ هاوکارانم. تاڵقەی دووهەمی ئەم بەرنامەیە پێتانەگەینەوە و لاپەڕەی مێژووی مزگەوتەکانی ناوشاری کەرکووک و دەوروبەری هەڵدەدەینەوە بەخواتانە سپێری.